کەوا چەندین ساڵە ئێمە ئەم مەشروع ئاوەمان لێرە هەیە. ئەم مەشروع ئاوە خزمەتگوزاری پێشکەشەکە بە نزیکی 200,000 کەس کە پێکهاتووە هەڵەبجەی تازە و لە وارماوە و ناحی وارماوە و لەگەڵ مەجموعەی باریکە و لەگەڵ ناحی عربەت و ئەمانە هەمووی سودمەندن لەم مەشروعی ئاوی بێسانسورە. ئێمە داواکەین کارەبامان بکرێتەوە بە 24 ساعت و ئەو پێوەری زیرەکە کە باسەکرێ ئێستا بۆ نمونە هەر لە سنووری خۆمان کەمپی باریکە ئاوارەکان کارەبایان 24 ساعتە و پێوەریشیان نییە. با ئەم گوندەکە بۆتە چرایەک بۆ شارە زوور ئاوی قەزای ناحەی عربەت و وارماوە و قەزای شارە زوور و ئۆردوگاکان دابینەکە لە بری ئەو تەسحی کە داومانە. با حکومەتی هەرێم داواکەین کە پێوەری زیرەک بۆ ئێمە دانەنێ عفا بکرێن لە پارەی کارەبا. داواکاریەکەمان بەدڵەوەی ئەم کارەبامان لێ نەکوژێنەوە. ئەم ئاوە قەدعی فەلاحەتی ئەم دێی کردەوە بە تایبەتی ئەم دێ و کاژا و قازا و زێڕینجۆ تا خوارۆ زەرەرێکی زۆری لێدا. بەس ئێمە دەستبەرداری هەموو شتێکەکەین بەس ئەم تۆزە کارەبامانەوێ. ئەینەمە ئاوە خواردنەوەی خۆشمان حەزەکەین هەڵدەن بۆ عەربەت و بۆ هەڵەبجە و بەس ئەوان تەنیا ئەو تۆزە کارەبامان بدەنێ و ئیتر هیچی ترمان ناوێ.